پرسە استراتیژیەکان لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێراندا. کۆماری ئیسلامی ئێران دەیەوێت هەرێمی کوردستان لە چ دۆخێکدا بمێنێتەوە. سەرباری ئەوەی هەرێم لە ڕوانگەی کۆماری ئیسلامی ئێرانەوە ناوەندێکی پڕ مەترسیە بۆ سەر ئاسایش و بەرژەوەندی ئەم وڵاتە. بەڵام لە ئێستادا مانەوەی هەرێم لەبەر چەند هۆکارێکی وەک سیاسی و ئابووری لە بەرژەوەندی ئێراندایە و هەوڵ بۆ مانەوەی دەدات. لە ئێستادا جیالەوەی هەرێم وەک ناوەندی ئاودیوکردنی دۆلار بۆ تاران لە پرۆسەی گەمارۆکانی سەر ئەو وڵاتە سەیر دەکرێت. هاوکات هەرێم وەک کارتی فشار لە بەغداد لە ئەگەری لادان لە بڕیارەکانی تاران و زەڵبوونی گوتاری سوننە بەگشتی و ناسیۆنالیزمی عەرەبی تەماشا دەکرێت. لێرەوە و بەم دوو هۆکارە مانەوەی چیانی هەرێم دەکرێت وەک بەشێک لە ئەولەویەتی سیاسەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران خوێندنەوەی بۆ بکرێت. بەڵام لێرەدا پرسیاری سەرەکی ئەوەیە ئەگەر لە ڕوانگەی ئاسایشی کۆماری ئیسلامیەوە هەرێم ناوەندێکی پڕ لە هەڕەشە بێت بۆ سەر ئاسایشی ئەو وڵاتە و لەلایەکی دیکەشەوە سوودی بەرچاوی استراتیژی هەبێت بۆی ئەی ئێران دەیەوێت هەرێم لە چ دۆخێکدا بمێنێتەوە. دیارە بۆ هەرێمێک کە ماوەیەکی درێژە بەدەست قەیران و گەندەڵیەوە دەناڵێنێت و بەردەوام هەڕەشەی گەڕانەوەی هەژمونی بەغدا و نەدانی موچەی لەسرە. هەرێمێک کە بەهۆی ململانەی حیزبەکانەوە نەتوانێت بیر لە ئاسایش و سەقامگیری و دەستخستنی بەرژەوەندیە باڵاکانی گەلەکەی بکاتەوە. هەرێمێک کە خەڵکەکەی ڕۆژ بە ڕۆژ لە هەستی نیشتیمانی و نەتەوەی و خاک و دەسەڵاتەکەی دوور دەکەوێتەوە. لەم نێوەندەدا بێگومان هەرێمێکی دوو زۆنی پڕ لە کێشمەکێشم و ململانێ ئەو شتە دەبێت کە کۆماری ئیسلامی دەیەوێت. بەگشتی ئێران هەرێمێکی دەوێت بەتاڵ بێت لە هەست و سۆز بۆ خاک و نیشتیمان و سیمبولەکان. ئێران دەیەوێت دەسەڵات و سیاسەتی کوردی لە لای خەڵکی کورد لە نزمترین ئازدا بێت و بەردەوام خەڵک و حیزبەکانی خەمی ئەوەیان بێت کە کەی چیانەکەیان دەڕوخێت. بەواتایەکی دیکە ئێران دەیەوێت هەرێمێکی کوردستانی بەتاڵ لەسەر جەمبەها نەتەوەیەکانە بێت و هەر لەم پێناوەشدا ئێران سیاست دەکات. لەم دۆخەدا ئێران نەگەر تەنیا نیگەرانی ئاسایشی وڵاتەکەی نابێت بەڵکو دڵنیاش دەبێت کە بەرژەوەندیەکانی پارێزراو دەبێت. لێرەشەوە هەرێمێکی لەرزۆک و لاواز تەواو لە بەرژەوەندی ئێراندا دەبێت و لە ئاس چاوەڕوانی سیاسەتی تاراندا دەبێت. مەترسی تێڕوانینی ئێران بۆ هەرێمێکی لەم چەشنە چی دەبێت؟ بێگومان ئەم تێڕوانینەی ئێران لە بەرامبەر هەرێم و هەوڵدان بۆ جێکەوتکردنی هەرێمێکی لاواز مەترسی جدی هەیە. گرنگترین نیشان قوڵبوونەوەی زیاتری کێشەکانی نێوان یەکێتی و پارتین. لەم نێوەندەشدا نەمانی ئاسایشی نیشتیمانی، تێکچوونی شیرازەی کۆمەڵایەتی، گەشەسەندن و زاڵبوونی گوتاری با بەغدا بگەڕێتەوە لە نێو خەڵکی هەرێمدا سەر هەڵدەدات و بێهیوایی بە خاک و خەڵک و دەسەڵات دەست پێردرێت. ڕێچارەکان بەرامبەر بەو سیاسەتە دوژمنکارانەی ئێران چین بەڕای ژووری شیکاری و توێژینەوەی تیوار وەک ڕێگەچارەی خێرا پێویستە گوتاری گرنگی چیانی هەرێم لەلایەن حکوومەتەوە زیاتر پەرەی پێ بدرێت. سەرباری ئەوەی لە چەندین لاوە نابەرپرسانە هەوڵ دەدرێت لە گرنگی چیانی هەرێم کەم بکەنەوە. بەڵام گوتاری چیان و هەرێمێکی بەهێز دەبێت لە میدیا فەرمیەکانی حکوومەتەوە بە تەواوی زەق بکرێنەوە. ئەمەش هەم لە پێنا وشیاری دەستە جەمعی و هەمیش بە ئامانجی ڕێگری لە سیاسەتی دوژمنکارانەی کۆماری ئیسلامی ئێران. لە درێژخایانیشدا پێویستە هەرێمی کوردستان هاوسەنجەکان لە نێوان هێزەکان و جەمسەرەکانی ململانێدا باشتر بپارێزێت و خۆی بە دوور بگرێت لە هەر چەشنە دابەشبوونێک بەسەر ململانێ هەرەمایەتیەکاندا. هەروەها گەلی کورد لە باشووری کوردستان و هێزە سیاسیەکانی پێویستە بەرژەوەندی تەسکی حیزبایەتی و گرژیە ناوخۆیەکان وەلانێن و هەرچی زووە لەسەر بنەما نیشتیمانی و نەتەوەیە هاوبەشەکان بگەنە لێک تێگەیشتێکی چەسپا و هەمیشەیی. بە جۆرێک بەرژەوەندیە باڵاکانی هەرێم لە سەرووی هەموو ململانەکانەوە بێت و هەر چەشنە هەوڵدانێک بۆ لاوازکردنی هەرێم وەک خاڵی سووری هاوبەش لێ بڕوانرێت.